تندوتیژی جۆری زۆرە لە ئێستاە و لە کۆمەلگا بڵاو بۆتەوە جاران هەتەنیا تندوتیژی جەستەیی بە تندوتیژیدانرا بەڵام ئێستا تندوتیژی دەرونیمان هەیە یاساییمان هەیە ڕۆشنبیریمان هەیە تندوتیژی ئیهمالکردنمان هەیە تندوتیژی شوێنی کارمان هەیە بەڕاستی جۆرەکانی زۆر بوون بەڵام لە هەمویان گرنگتر لە ئێستاە کە زۆر باو تندوتیژی ئابووریە بەهۆی ئەم دۆخە سەختەی ئێستای کە ڕوبەڕی هەرێمی کوردستان بۆتەوە زۆرێک لە خێزانەکان کەوتونەتە هەڵوەشانەوە لە ئەنجامی کەمی ئابووری و نەبوونی داهاتی سربەخۆ و نەبوونی موچەکان لە کاتی خۆی و لە کاتی پێویستە بۆیە وەرنەبوونی کاریش کە ڕێهەیە و کارێکی ترە بۆ تندوتیژی خێزانەکان ناتوانن ینی هاوسەنگی نێو خێزان ڕابگرن یاتوان بودجەیەکی تایبەتیان هەبێ بە سەرفی ڕۆژانەیان و خواستی زۆری ئێستای نێو کۆمەلگا و مناڵ لە دایک و باوکی و خوشک و برا لە یەکتری و ژن و مرد لە یەکتری هۆکارە بۆی کە تندوتیژیەکان لە ڕووی ئابووریەوە زیاتر بێ و فراوان بێت و ئەم گۆڕانە تەکنەلۆژیایی ئێستاشکە هەیە زۆرێک لە خێزانەکان سەیری شوێن مۆدە کەوتون بەداخەوە گۆڕانێکی خێرا هەیە و کۆمەلگای ئێمەش ناتوانێت ئەو هاوسەنگی ڕابگرێت و خێزانەکان ناتوانن فریایی وەگەر دەستخستنی ئەو گۆڕانکاریانە بن کە ڕوو ئەدا لە کۆمەلگا بۆیە هۆکارە بۆ تندوتیژی هیوادارین گرنگی بەلایانی ئابووری کۆمەلگا بدرێ هیوادارین دەستی کار زیادر بکرێت لە نێو کۆمەلگا بۆی تندوتیژەکان لە ڕووی ئابووریەوە کەم بکرێتەوە ئەکی تندوتیژی بەهۆی کارکردنی ئافرەتەوە نییە ئەگەر ئافرەتێک کار بکە حتمما ئەو ئافرەتە توانای هاوسەنگی ڕاگررتنی ماڵەوەی هەیە توانای ڕێخستنی کاتەکانی هەیە و هەروە داهاتێکی شەوپاڵپشتێکە بۆ خێزانیش ئێمە هەست ناکەین زیاتر تندوتیژەکان هی ئەو بێکە ئافرەتێک کارەکە و هاوسەرێک کارەکە ئەکسڵەن پێکەوە ئەو دوانە شان بەشان یەکتر ئەم قورسی ئێستای نێو کۆمەلگای ئێمە تێکەوتووە توانن ڕایپەڕێنن و هیوادارم خێزانەکان لێک تێگەشتنیانە بێ بۆ بابەتە کاتێک کە ئافرەتێک کارەکە ئەبێت هاوسەرەکەی لە معاناتی تێبگات و هاوکاری بێت لە ماڵەوە بۆی ئەو هاوسەنگی ڕابگیرێ وە گرینگە ئافرەتانی ئێمەش لەسەر پێی خۆیان بۆستن بە دوای کارا بگەڕن و بە دوای داهات و ئابووری سەر بە خۆی خۆیان نابن بۆ ئەوەی هەم وەکو هاوکارێک بۆ هاوسەرانیان و دایک و باوکیان هەمیش بۆ خۆیان و پێداویستیەکانیان.